بۆ قسەکردنی زیاتر لە بارەی هێرشی گروپە چەکدارەکان بۆ سەر هەرێمی کوردستان و ملکەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی ئەرکی وڵاتان و عێراقیش ئامانجیە گروپە چەکدارانە چێ گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز سەرمەد بەیاتی پسپۆڕی ئەمنی لە بەغدا و لەگەڵماندایە. بەڕێز سەرمەد بەیاتی سڵاوتان لێ بێتەوە، کاتتان باش. بیانی گروپە چەکدارەکان هەمیشە بۆ هێرشکردنە سەر هەرێمی کوردستان بە تایبەت بۆ سەرفڕۆکەخانە بوونی هاوپەیمانی نێودەوڵەتی یاخود هێزەکانی ئەمریکایە لە فڕۆکەخانە، بەڵام ئەوان دوێنێ شەو هێرشیان کردوتە سەر کۆرمۆر کە ژێرخانی هەرێمی کوردستانە. چیانەوێت؟ باڵێ لە دەستپێک سڵاو لە ئێوە و لە بۆ بینەرە بە ڕێزەکانتان. لە ڕاستیدا بابەتەکە شەوی ڕابردوو من وای دەیبینم کە لێرەدا هەندێک گۆڕانکاری مەترسیدار هاتۆتە ئارەوە. حکوومەتی عێراق ڕایگەیان کە لێژنەیەکی باڵای بۆ دانوستانەکانی سەربازی لەگەڵ ئەمریکا پێک دەهێنرێت بەناوی HMC. ئەمە پێویستە باس لە پەیوەندیەکانی داهاتوو بکەین و هەروەها شێوازی پەیوەندی ئەمنی لە نێوان عێراق و ئەمریکا، هەروەها بە تایبەت پەیوەندی بە ڕێککەوتنی چوارچێوەی هەماهەنگی هەیە، پەیوەندی بە کۆتایی هێنان بە داعش هەیە. هەموو هەردووک لایەن و هەموو لایەنە سیاسیەکان پیرۆزباییان لێ کرد، تەنانەت باڵیۆزی فەڕەنسا و ئەمریکا و ئەوانی دیکەش لە کەسایەتیە جیاوازەکان هەموویان پیرۆزبایی ئەو ڕاگەیاندنەیان کرد لەلایەن ئەمریکا و عێراقەوە. بەڵام تووشی شۆک بوون کە بینیمان سێ هێرشکراونە سەر قاعدەی عین ئاساد، هەروەها فڕۆکەخانەی هەولێر و هەروەها لە هەمووشیان مەترسیدارتر بۆ سەر کێڵگەی کۆرمۆر بوو لە سلێمانی. من لەو باوەڕەدام لە ڕێگەی درۆنێکەوە کرایە سەر کۆگاکان یاخۆت کۆگای غاز، ئەمە شوای کرد کە بووە هۆی پچڕانی کارەبا لە سەر هەزاران هاوڵاتی لە سنووری پارێزگای سلێمانیە. لە ڕاستیدا ئەمە ڕاستەوخۆ فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بە ڕێز محەممەد شیع سوودانی فەرمانی کرد کە لێژنەیەکی لێکۆڵینەوە پێک بهێنرێت و بۆ ئەوەی بزانرێت کە چۆن ئەو هێرشە کرا و ئەو درۆنە لەکوێوە ئاراستە کراوە و سوودەکەی لە چیدایە هەتا ئێستا، بەڵام نەگەیشتونەتە هیچ لایەنێکیش بەرپرسیارەتی خۆی بەرامبەر ئەو هێرشە ڕانەگەاندووە. بەڵام دواتر بینیمان لە هەندێک تویتەوە هەروەها بەیاننامەیەکیشمان دیت لە مقاومەی ئیسلامی عێراقی، ئەوان دەڵێن کە ئەوان بەردەوام دەبن لە بە ئامانجگرتنی بنکە سەربازیانەی کە هێزەکانی هاوپەیمانان تێیدا نیشتەجێن. واتە من ئێمە لەوە تێدەگەن کە لێرە ئەوان بێمتمانەیەکیان بەو ڕاگەیاندنەی ئەمریکا و عێراق هەیە کە ئەوەش کێشەیەکی دیکەیە. کابینیمان شەوی ڕابردوو ئەوان گوتیان کە ئێمە بەردەوام دەبین لە هێرشەکانمان بۆ سەر ئەمریکا. ئەمە شوای کردووە کە عێراق بکەوێت لە دۆخێکی خەجاڵەت. ئەمە یەکەم جار و دووەم جار نییە حکومەتی عێراقڵێ لێکۆڵینەوەکەین سووریش ئەزانن کێ هێرشەکانەکە دەرەنجامیشی نییە. ئەزای وەک چی وایەوەکەوەیە من کێسە قسە لەگەڵ بەڕێستانەکەم دوای کۆتایاتنی قسەکەم لەگەڵ بەڕێستان دواتر بڵم لێ کۆڵمە بزانم قسەم لەگەڵ چیە کردووە. ئەم لێکۆڵینەوانەی عێراقی شوان، بەڵام عێراق هیچیش ناکات. بۆ يعني الحالة تاکە حاڵەت کە بینیمان لێرەدا هەندێک ئەنجامی بەرهەمدار هەبوون لەو پرۆسەیەدا. ئاویش دەستگیرکردنی بەشێک بوو لەو کەسانەی کە باڵیۆزخانەی ئەمریکان کردە ئامانج، بەڵێ هەندێکیان دەستگیر کران، بەڵام ئەوانەی کە دەستگیر نەکراون هێشتا کێشەن. لەوانەیە کێشەکە لەوەدایە کە ئەم
ئەم بابەتە دوو باڵی هەیە دوو بابەتی هەیە من باسی بلانە ئەمنیەکەی دەکەم ئێمە لێرەدا توانای تەواومان نییە بۆ ئاشکراکردنی ئەو شوێنانەی کە ئەو درۆنانە لێیانەوە ئاراستە دەکرێن هەندێک داڵێن بە موشەکە ئەو هێرشان دەکرێت هەندێک داڵێن بە درۆنەوە هەندێک دەڵێن بە چەکی دیکە واتە ئەو ئیمکانیەتە لەلایەن ئەمریکاوە هەیە کە پێشتریش کاتێک بنکەی عین ئەسەد بە 20 موشە کرایە ئامانج ئەوان ئەمریکا کە توانیان بزان شوێنی هەڵدانەی موشەکەکان لەکوێیە بەڵام من بەڕاستی شۆک بوویمە کە تا ئێستا عێراق چۆن نەتوانی بزانێت کە ئەو درۆنانە لەکوێوە ئاراستە دەکرێت ئەمە وای کردووە کە پێویستیمان بە لایەنێک هەیە کە بۆمان کێوماڵی خاکی عێراق بکات بۆ ئەوەی ئەو شوێنانە دەستنیشان بکەن کە هێرشەکان لێەوە ئەنجام دەدرێن موشەکەکان هەڵدەدرێن. بەڕێز بەیاتی سەرۆکۆزیران دەڵێت سوپاسی هاوخەمی وڵاتانەکەین کە ڕاگەندراو بڵاوەکەنەوە هێرشەکان شەرمەزارەکەن بەڵام دەڵێت ئەمە بەس نییە بۆ ڕاگررتنی هێرشەکان. ئەرچی حکوومەتی عێراق و پەیمانی نێودوڵەتی وڵاتانی دیکەش چییە بۆ ڕاگررتنی تەواوەتی ئەم هێرشانە؟ ئەمەش بەڕای من وەکو ئەفسەرێکی پێشوو شارەزایەکی ئەمنی بەڕاستی بۆ من جێگەی شتێکی نامۆیە ئایا ئێمە ناتوانین بگەینە ئەو شوێنانەی کە ئەو موشک و درۆنانە لێ هەڵدەدرێن حکوومەت چەندین جار گوتوویەتی کە ئێمە بە ڕاوەدووی ئەو گروپانە دەنین بەڵام وا دیارە لەوانەشە دەستێکی سیاسی لەو بابەتەدا هەبێت ئەمانە ئەوانە ئەگارێکی زۆر گەورن حکوومەت خراوەتە دۆخێکی خەجاڵەتبار لە بەرامبەر ئەو گروپە چەکدارانە ئەوان دەڵێن ئێمە ئەمریکا دەکەینە ئامان چونکە ئیسرائیل غەزە بردومان دەکات واتە هەروەها چەندین جاریش لە بەیاننامەکانیان گوێبیست بوون ئەگەر لە غەزە ئێمەش ما يعني هذا أو بابەتە من باوەڕم وایە کە ئەم بابەتە پەیوەندی بە ئابووریەوە هەیە ئامانج لێی ڕوخاندنی ئابووری عێراقا لەلایەن وەک بینیمان کە ماڵی خوالێ خۆش بوو پێشڕا و دزایی کرای ئامانج چه ئامانجێکی لە پشت بوو بەڕاستی ئەوان ئێستا دەبینن کۆمپانیا داناغاز هەیە و هەر کۆمپانیایەکی دیکە یاخۆت هەروە بەرهێنەرێکی دیکە سەرمایەداری ئێستا کە من دەبینم ئەوە بۆ ترساندنی سەرمایەدارانە بۆ وەبەرهێنەرانە بۆ ئەوەی نەهێنە هەرێمی کوردستان و ترسیان لێ بنیشێت واتە من ئەگەر وەبەرهێنەر بم ببینم ئەو موشەکانە ئاراستەی هەولێر دەکرێن و گرێبەستم لەگەڵ هەرێمی کوردستان هەبێ من ناوێرم لە بڕیارەکەم پاشەگەز دەمەوە ئەمەش مانای وایە کە لایەنێک هەیە کە دەیەوێت ئەو ئابووریە لەبار ببات پێویستە ئێمە فراوانتر بیر بکەینەوە فراوانتر لێکدانەوەمان بۆ ئەو بابەتە بێت پێویستە بزانین کە ئەمە هۆکاری سەرەکی ئەو هێرشانە و پێویستە حکوومەت بە جددی کار لەسەر ئەو بابەتە بکات بۆ ئەوەی ڕاستیەکان ئاشکرا بکات. بەڕێز بەیاتی زۆر باس لە کشانەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودوڵەتیەوە بە تایبەتی ئەمریکا کرێت لە عێراق ئەگەر ئەو هێزانە بکشێنەوە ئەمریکا بکشێتەوە عێراق چی بەسەرێت؟ يعني واتە عێراق ئێمە وەکو
لەسەر ئەرزی واقع ئێمە تا ڕادەیەک کۆنتترۆلی لایەنی مەدانیمان کردووە و ئێمە پێشمەرگەمان هەیە و ئێمە سوپای عێراقمان هەیە پۆلیسی اتحادیمان هەیە چەند کەرتی دیکەی ئەمنیمان هەیە بەڵام کەشوهەوای عێراقی سوتاوە وەک لە کاتێکدا ئەو کەشوهەوای لە عێراقەیە سامانێکی زۆرمان بۆ دەهێنێت بەڵام شێوێن دراوە و دەبینین لەوانەیە ئەگەر کەشوهەوای عێراق من نەبێت لەوانەیە ئێمە هەموو ئەو ژێرخانە لەدەست بدەین. بەڵێ بەڵام ئەوتا بەبوونی ئەو هێزانەوە بە بوونی سوپای عراقیشەوە ئەنج گروپانە هێرشەکەن جا ئەگەر ئەو هێزانە لێرە نەبن هاوپەیمانی نێودوڵەتیە بێ عێراق چی بەسەر بێ؟ يعني المفترض پێویستە ئەوان دەڵێن ئەوە پێشتر ئێمە قسەی زۆرمان لە بەغدا لەسەر ئەو بابەتە کردووە و چەندین دانیشتنمان کردووە و لەگەڵیان دانیشتون دەڵێن ئەگەر هێزەکانی ئەمریکا بچنە دەرەوە عێراق ناکەوێتە ژێر هیچ مەترسیەوە ئەو کاتی ئێمە دەستبەرداری چەکی لە یاسا دەرچوش دەبین بەڵام ئەم قسانە هیچ کەسێک نییە زامنی ئەو قسانە بکات هیچ کەسێک متمانەی پێ نییە تۆ نازانی لە داهاتوودا چی ڕوو دەدات ئەمە لەوانەیە ڕوبەڕوو کێشەیەکی دیکە گەورەتر ببینەوە ئەگەر لەوانەیە لە کشانە لەوانەیە لە ئەگەری کشانەوەی هێزی هاوپەیمانە لەوانەیە هێزێکی تکە هەبیت دەستی خۆی بخاتە ناو عێراق نەک لە هەندێکی تکە لەوانەیە داخل ببن لەوانەیە لەسەر شێوەی ئەسەربازی نەبێت لەوانەیە ئەجندایکی سیاسیان هەبێت واتە پێویستە هیچ فشارێک ناخرێتە سەریان بۆ ئەوەی بە ناچاری عێراق جێبێ هەڵن پێویستە ڕێککەوتن بکرێت پێویستە پاڵپشتی و پشتیوانیان بۆ لە ڕووی سەربازیە بۆ عێراق بەردەوام بێت. بەڵێ بەڕێز سەرمەد بەیاتی پسپۆڕی ئەمنی لە بەغدا و لەگەڵماندا بوو. سوپاس.